سڵاوتان لێبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. هەرێمی کوردستان بە بارودۆخێکی سیاسی ئابووری ئاڵۆزدا تێدەپەڕێت. هێز و لایەنە سیاسیەکان بەشێکیان لە دەسەڵات و بەشەکەی دیکەیان لە دەرەوەی دەسەڵات. خەڵکی هەرێمی کوردستان ئێستا جیاواز لەوەی کە بەردەوام گلەیی لە دەسەڵات و ئەو هێز و لایەنە سیاسیانە هەیە کە لەبەرەی دەسەڵاتن، بەشێک لە خەڵکی ئێستا گلەییشی لە ئۆپۆزیسیۆن هەیە بەوەی کە بە پێی پێویست مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخە سەختەیان ناکەن کە ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووەتەوە. پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و هاوکات بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بەگشتی دەبێتە تەوەری سەرەکی گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری. سڵاوت لێبێ کاک محەممەد، سوپاس بە ئەو دەرفەتە. دەمەوێت بزانم ئەو بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بۆچی گەیشتوێتە ئەو دۆخەی کە ئێستا دەیبینین؟ ئەو بارودۆخەوە کارەکەی ئەوەیە کە دەسەڵات بە هەردوو جەمسەرەکەیەوە هیچ گوێ لە دەنگە ناڕازیەکان ناگرن و بە درێژایی زیاوال بەرەو تێپەڕەکە لە 10 ساڵ دەنگێکی ناڕەزایەتی لە هەرێمی کوردستانە هەبووە، بەرجەستە بوو لە 60 ڕۆژ زیاتری مانەوەی خەڵکی سلێمانی و دەوروبەری لە شەقامەکان بە تایبەت لە سەرای ئازادی هەلەو کاتەوە تاکو ئێستا داخوازیەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتریش چووە نەک چاکتر بێ. یعنی ئێستا خەڵکومێت بە ساڵی 2011 خوازێک کە خۆپیشاندانە سەرتاسەرەکانی تایبەت لە زۆنی سەوز تێدا ئەنجام درا. ئێستا وەکووە بینن ینی دەنگی ناڕەزایەتی پەرەی سندووە و هەولێری گرتوۆتەوە، دوهۆکی گرتوۆتەوە و دەسەڵات پەنای بۆ زەبر و زەنگ بردووە و بۆ بە خستنە زیندانی دەنگە ناڕازایەتەکان لە مامۆستایان لە چینەکانی تر لە ڕۆژنامەنووسان. ئەمانە ئەوە دەسەلمێنێت کە ئەم دەسەڵاتە بێباکە، وێڕای ئەوەی لە نێو خۆیان ناتەبانین، لە نێو خۆیان و ئەنتی یەکن، دژی یەکن، لە یەکە خوێنن، پاشقل لە یەکە گرن، شەڕەکەن لەسەر پۆستەکان. ئەوە حەقیقەت و واقعەکە. باشە، دەمەوێت بزانم خەڵک وەک ئاماژەت پێکرد لە ڕووداوەکانی ئەو کاتی 2011 کە هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی لێکەوتەوە، داواکاری سەرەکی داوای ئەوە دەکرا کە سیستمی سیاسی بگۆڕێت لە هەرێمی کوردستان. ئەم داواکاریە سیاسیە ئێستا دابەزیوە بۆ ئەوەی کە خەڵک سەری مانگ موچەکەی وەربگرێ. بەڕاستی ئەم جیاوازیە زۆرە دابەزینی ئاستی ناڕەزایەتی خەڵک پەیوەندی بەچێوە هەیە. هێز و لایەنە سیاسیەکان لە دەسەڵات بە مەبەست و بە پلان ئەم بارودۆخەیان دروست کردووە یان بەڕاستی هۆشیاری پەیوەندی بە هۆشیاری خەڵکەوە هەیە؟ من نەزەرەیەک کتابێکی گەورەی لەسەرێ نەزەرەی سەدمەی پێڵێن بە عەرەبی تەبان ئینگلیز نووسویەتی. ئێستا من ینی ناڵێ مەموشم خوێندوێتەوە، بەڵام هەندێ دیراساتم لەسەر خوێندوێتەوە. ئەم هەم ینی بە زلهێزەکان سیاسەتێکە زلهێزەکان پیادەیەکەن پێچێ ئەم برادرانی دەسەڵاتی لای ئەمش فێری بووبێتن. ینی ئەوەنە ئاستی بارودۆخی خراپی خەڵک ئەوەنە نزمەکەنەوە خەڵک بە هەموو شتێ شکر بێ. ینی بۆ نمونە تۆ هێزێکی داگیرکرد وەکو ئەمریکا دۆخێکی لە عێراقا خوڵقاندووە، خۆی خوڵقاندوێتی، شەڕی سوننە شیعە ئەو دۆخە هێزی ئەمریکا خوڵقاندی بە مەبەست هەچێتە هەر وڵاتی خاتوو بزە هەر وڵاتی داگیرکەری تێچووە خاپوری کردو، وێرانی کردو، بەڵام یەک شتیشی دروست کردووە، ئەوشەوەیە وای کردووە گەلانی داگیرکرا و چاویان لە داگیرکرد بێ. بۆیە تەماشاکەی ئەو بڵێن ئەو خواستە لەسەر زمانی ئینگلیزی دو هاتی ئەمریکیەکان زیادی کرد لە عێراقی خۆمانە لە کوردستانە. بڕۆ جەزائیر، بڕۆ تونس، هەموویان فەڕەنسیە زانن. بۆ فەڕەنسیە زان، ئینگلیزی نازان، فەڕەنسیە زان، چکە فەڕەنسا داگیری کردوون. ئەمە نەزەرەی سەدمەیە. ئەو دەسەڵاتە دێت ئەو خەڵکەوە لێ ئەکا بە هەموو شتێ شکر بن. ئێستا بۆیە خەڵکی کوردستان لەوەیە ئێستا ڕاپرسی بکەم یاڵە بەس موچە لە کاتی خوا بدرێ ئیتر باشەکەی با کوردستان بێت. ئەرک و واجبی ئۆپۆزیسیۆنەکان چییە لەم بارودۆخەیە؟ ئێستا ئەوەی دەردەکەوێت بەشێک لە خەڵکی گلەی و گازندەیەکی زۆری لە هێز و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیژەیە بەوەی کە وەک پێویست بە ئەرک و واجبی خۆیان هەڵناسن. لەم بارودۆخەیە کە ئێستا هەیە هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت چی بکەن؟ یەکەم خەڵک لە بێ ئومێدیە ئێستا تەنها
ینی هەموو ڕێگاکان کە پۆسیۆن گرتوێت تێبەر و تەماشایشەکە تەمانەوەی سیاسەتێکە بێئەرزشکردنی پەرلەمانی کوردستان ئەمە سیاسەتێکە خەڵک شوێنێک کە نوێنەراتی هەموو خەڵکەکە پەرلەمانە ێرزشیان کردووە تەماشایان کرد تۆپ ئۆپۆزیسیۆنێک پێی بگا لایەنێک 25 کورسیە ینی گۆڕان کە گەیشتە 25 کورسیوانە هیچی پێ نەکرا هیچی پێ نەکرا دوایش لە هیچ پێنەکردن هاتەوە لەگەڵ لایەنێکی دەسەڵاتە ڕێکەوتناوی استراتیژی گرت ڕێکەوتناوی گۆڕان وێکێتی ئەوەی گەیاند کە ئەو هێزە بۆنە کورسیەش ناتوانێت گۆڕانکاری بکە وهروە هێزەکانی من تا ئێستا گفتوگۆم لەگەڵ دوو لایەنی ئۆپۆزیسیۆنی غەیرە ئیسلامیەکان کردبوو لە هەرێکە و لە قۆناغێکە ئەیکە لیان پرسم چەند کورسیوتم بە قەدەر گۆڕانیش بێنی چیەکەی دوجار ئەو حقیقەتێکە ینی ئایا ملت ئەوەی بۆ دەرکەوت کە پەرلەمان بێئەرزش کراوە ئەنێ ئەو پەرلەمانە دەنگی ناڕەزایەتی خەڵک چۆن ناومێ هێزە سیاسەکانی سەباسێم خەڵک چاوەڕێ چیەکە خەڵک چاوەڕێ شۆڕشتێکی چەکداریەکە ئەوەی من لە کۆمنتی ئەو هەزارە خەڵکەی خوێنمەوە شۆڕشی چەکداری ئەمێنێتەوە دوجار ئەم هەرێمەی ئێمە ڕوویەکی تری هەیە کە تاکو ئێستا ئێمە و هەموو خەڵکیشتایە ئاسوودەین ئەویش لایەنە ئەمنیەکەیە هێمنی و زۆرە لە ئەستقرار ئەگەر دەسەڵات خۆی تێکی نەدا ئەمەیان نەوە پۆزیسیۆن تێگێدا نەجەماوەر دەسەڵاتە کێ لە چەم ماڵ ئاسایشی کوشت کێ کوشتی ناڵێن کوڕێکی سەرکردێکی پارتیە خۆ دیارەوە نییە کابراایکی کێ کوژێ کێ کوژرا هەنی تەماشاگەی هەمووی ڕێگێکی ئەگەڕێتەوە کێ فولایەتی لێدا ینی هەمووی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات خەڵک حەزی لە هێمنی و ئاسایشە ئەگەر بۆ خۆی دەسەڵاتێکی نەدا یەک نیعممەتمانماوە نیعممەتی هێمن و ئاسایشە ئەمە ئایا ئەو چاوەڕوانەی لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن نەکرێ ینی شۆڕشی چەکداری زەمینە سازە زەمینەی نێودەوڵەتی سازە زەمینەکان سازن کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەستدەنە چەک و گۆڕانکە ئەوەی خەڵک ئێستا چاوەڕێتی ئەوەیە ئەوە ناکرێت بۆ ئەوە ناکرێت چونکە دووشت هەیە ئەکرێ ئۆپۆزیسیۆن حکومەت بڕوخێنێ بەس ئەم ئۆپۆزیسیۆنی کوردستان ئەکرێ حکومەت یانی کابینێ حکومەت بڕوخێ بەڵام نەوەزئی خەڵک لە ئاستێکدایە شۆڕشێکی جەماوەری بکە نەوەزئی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە ینی زەمینەی نێودەوڵەتی و هاوسەکان کاکە وڵاتانی هاوسێم دوو وێزیانەوێ تەوا بە خەڵکی کوردستان بزانێ ئەم تورکیا و ئێران ئەم دوو هێزیانەوێ ئەمریکا و پارەیانە دەنێ پارە هاوکاریان زۆر جار باز لەوە دەکرێت لە سیاسەتە مامەڵەکردن لەگەڵ ئەمری واقع هەیە بۆچی لە هەرێمی کوردستان هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە تاوەکو ئێستا لانیکەم ئەوەندە کورسی بەدەست بهێنێ یاخود ئەوەندە بەهێزێکی زۆرە بچێتە دەسەڵاتەوە کە ئەو دوو وڵاتی کە تۆ باست کرد مامەڵەی لەگەڵ بکەن وەک ئەمری واقع کاکە ئەو وڵاتانە ئەمنی خۆیان هەیە خەڵکۆک و هەرێمی کوردستانی بێ ساحب بێ ئەمری خۆشی تێک بدا خەڵناچێ وەرەقەیەک ڕاکێشێ نیوەی خاکەکەی بسووتێ ئێران و ئەمریکا دێن ئێران و بڵێم تورکیا ئەمریکا ئەم هەموو سیاسەتێکەویشەوە شەڕەباتە ناو خاکی وڵاتێکی کە کێ هانی ئۆکرانیادا بجێ بگا بۆ حاڵەتە وانە ینی ئەمە سیاسەتێکی وڵاتانەی کە ئەمنی نەتەوەیی خۆیانە پارێزن و مەجلیسی ئەمنی نەتەوەیانێ ئێمە چیمانێ ئەمە کوا حکومەتمانێ حکومەتەکە دووی دارەیە سەوز و زەرد تەواو ئەو حەقیقەت و واقعەکە لەبەرەوە ئەوەی خەڵک بێمە سەر ئەو پرسیارەی جەنابەت ئایا وڵات هەر وڵاتێک ئەمنی نەتەوەی خۆی بە کێ زیاتر بەدیدێ باشە ئێران جمهوری ئیسلامی نییە جمهوری ئیسلامی وانە ئێمە لایەنێکی ئیسلامین بە ئێمە بەدی نایە بۆ نەچەکمانەیە نەپارەمانەیە چەک و پارە لایەکێتی چەک و هەمووی داعای و پروپاگەندەی خەڵکی لاواز و زەعیف و ئەوەیە لە سیاسەتە ئەمریکەکان قەولێکیان هەیە وشەوەیە کێ حسابات بزانێ سیاسەتە زانێ ئێستا هەموو سیاسەتی
عێراق هاتوۆ سەر حسابات وانە دوو لە سەرسەی دەنگەکان لە بەغا کێکۆیە کاتەوە و شەڕەکە حساباتە وایەنە ئەم شەڕە زۆر زۆر ینی گرنگە لی بزانی ئێمە ینی ڕوونە ئێران تورکیا مەسلحەتیان لەگەڵ کیا ئەمڕۆ پارە ئیمکانێت چەک لە لای کێیە وڵاتەکان ڕوو لەوەکەن هەمویان ڕوو لەوەکەنەوە حقیقت واقع و ئەم ملەتە ئێمە شوملەتانی عێراق وڵاتانی ترشی ڕۆژهڵاتی ناوەڕاست دەبێ و حقیقەتە بزانن زلهێز نییە ڕاست ناکە لەگەڵ ملەتانە ئەو دیموکراسیەتیان درۆیە بۆ ئەم ملەتانیان نییە ئەو ئازادیە هیچ ئەسڵ و ساس نییە بۆ ئێرە نییە ئەگەر ناو تا 10 ساڵە ملەتی ئێمە خواست حتا هێزەکانی عێراق دوجار تەعامل لەگەڵ کێکەن لەگەڵ بەرژەوەندی و مەساڵحی خۆیان لەگەڵ یەکێتی و پارتیایە باش لەگەڵ ئەوان مادام دۆخەکە بۆ زۆرێ ئەمەوێت سەرنجە لەبارەی پەیوەندی نێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان بزانم لە ماوەی ڕابردوو چەند جوڵەیەکە بوون لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرت و ئیسلامی و جوڵانەوەی نەوەی نوێ هیچ بەرەو پێشچوونێکی نوێ هەیە هیچ هەنگاوێکی تازە هەیە بۆ ئەو گفتوگۆیانە ئەوەندەی بەشەکەی ئێماگەداربین ئاگامان لە بەشەکەی یەکگرتوونیە پێم وایوی شەر وایە لە جوغزی هەمانگیایە ئەو هەمانگیە زەڕورە هێزەکانی ئۆپۆزیسیۆن تەبەن تۆ نابێ بێ ئومێدبی و جەماویش نابێ بێ ئومێد بێ دەبێ وردە وردە ینی فشاری خۆت بکەیت زەختی خۆت بکەیت و هێزی ئەوان لاوازکەی و زیاتر بیان ناسیێنی بە تەوا من قسەی پێچوانە ناتوانم بکەم من دوجار قەنەعەتی خۆم وایە کە دەرەوە هێزەکانی دەرەوە ئەوانەی نوێنەریان هەیە سەفارەتیان هەیە قونسوڵیان هەیە ئەوانش مەساڵحی وڵاتەکەی خۆیان و مەساڵحی اقتصادی و باشە بە ملیار دۆلار ئەوەیان هەیە خۆتان نەزان تورکیا و ئێران مەساڵحیان هەیە لە هەرێمی کوردستان ئەمانە ئەوە ناکەن چی ماوەتەوە ئێمە وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن وەکو جەماوەر وەکو دەنگی ناڕازی غەیری ئۆپۆزیسیۆن دەنگێکی ناڕازی زۆر غەیری ئۆپۆزیسیۆن ئەمانە دەبێت هاوکار و هەماهەنگ بین یەکێ لە هەمانگیەکانی ئێمە بۆ نمونە لەم قۆناغی ئەوشۆی گۆڕانکاریە لە ئاسای هەڵبژاردن چونکە دەبێت ئەو پەرلەمانە ڕوحێکی بەبەراکەی بەرگێکی جوانتری بەبەراکەی ئەمە بەوە ئەبێ ئەو یاسایە بگۆڕین سە بۆیە شەڕەکە لە پەرلەمانە لەسەر ئەوەیە کە کۆمەڵی گۆڕانکاری بکرێ لە یاساکەدا نەکراوە تۆ پێشەوە بچتە هیچ هەر هەڵبژاردنێکەوە لایەنێک یانزەی هەبێت تۆ سفرتە بێ هەموو لایەنەکان سفرن پارتی بەڕاستی کە چین انتخابات یانزە کورس پێش دەنگدان یانزەی هەیە کە پێکاتەکانن ئەوە دەبێ بگۆڕێ ئەگەر گەرچی بەراورد بە عێراق لە هەرێم هەیە یارمەتی ئەوەیە لەم کاتێ ئەم گۆڕانکاریە بکرێن ئۆپۆزیسیۆن دەبێ بۆ خۆی مەشروعی هەبێ بۆ خۆی مەشروعی هەبێ مەشروعی بۆ گۆڕانکاری لە جوغزێکا یەکێتی لەگەڵ بێ ئەهلەن وسەهلەن لە جوغزێترا پارتی لەگەڵ بێ ئەهلەن دەبێت استراتیژەتی خۆی هەبێ بەڵام هێزانش دەبێت لەگەڵ یەک ڕاستگۆ بن وانە مەشروعێکی ئۆپۆزیسیۆن بێ دەکرێت پارتی وێکێتی تێدا بێ لە کاتێک ئەکرێ لە جوغزێکە کاکەین ئێستا ئێمە چوار بازنەی زۆر لە قانچازی کۆمەڵ نیە و تەبەنیمان کردو و داوایەکەین بۆ پێمان وایە چاومان لەوێ بەچی پەرلەمانی کوردستان ئەکتیڤە بێ تەسەورمانەوەیە کە گۆڕانکاریەک لە بە یاسا کۆنەکە هیچ دڵخۆشیەک نییە و پەرلەمانە بەو شێوەیە کە هەیە بەڵام بێ لە پێکاتەکانە یعنی هەر پێکاتەکان تەوان بەراورد بە عێراق یانزەیان ناکەوێ وانێ عێراق 40 ملیۆنە نۆینیان هەیە ژمارەکە زۆرە بۆ پێکات ژمارەکە زۆرە بەڵام پیرۆزیان بێ هاوکارمان منەر خۆیان پێکاتەکان خۆیان دەنگ بە خۆیان بدەن خۆیان دەنگ بە خۆیان بدەن تۆماری دەنگدەرانی خۆیان هەبێ و هەمووش قەتیس نەبێت لە ناهۆلێرە با بڵاو بێ چیە ینی من لەو پێکاتانە هەیە بۆ دەنگ نەدان بە لابردنی حەسانە پارێزبەندی لەسەر کاکسۆران عومەر قسەم لەگەڵ کڕەوە وعد و بەڵێنی داوە کە دەنگ نەدا بەیانی سەرمگە دەنگی پێش دەنگی پارتیەکان بۆ لابردنی پارێزبەندیەوە چۆنیش لەگەڵ خەڵکی وایە کرێ کە هیچ هەر ئەسڵان احترامی عهد و پەیمان و گفتی خۆی نەگرێ ئەمری بۆ بێ چۆن دەنگەدا چۆن وابێ لەبەرەوە ئەگەر لەمەشە
سازش نەکرێ بەڵێ مەسەڵەن لەو فەقەرەیە یەکێتی ڕێی وایە لە فەقەرەیەکی ترا پارتی ڕێی وایە ئەوە بەڵام جوجار دەبێت مەشروعەکە بێت کە مەشروعی ئۆپۆزیسیۆن و دەنگە ناڕازیەکانە ئەوەندەی پێمانەکرێت خۆناغ بە قۆناغێمە هەوڵی گۆڕانکاری و ئەوە بدەین دوجاریش یەک شت هەیە هێزێکی شاراوەیە دەبێتێتی پارتی حساوی بۆ بکەن بۆڵێ منم قساناکەم کە ئەڵێم مۆزە و بار و دۆخ و بۆ ترساندنی خەڵ نییە بەڵام خەڵکەی کە چاوەڕێی بەو پرسیارە دێکم تۆڵێ ئێمەش خۆ ئەبینین وانە کۆمنتی خەڵکە بینین ینی زۆرێ لە خەڵ گەشتەوەی کە کاکە دەی بۆ چی لایەنێ ئۆپۆزیسیۆن زەمین ئێوەش دەڵێت ینی تۆ دیسان کوردستان بێت تۆ شەڕی براکوژی ئەو پێشمەرگانەی یەکێتیە پارتیە خەڵکی وڵاتەن و چاوەڕێن 50 ڕۆژارە 500,000ەکەیان بدرێتێ ئێستا کە پێشتر ئاماژەت بۆ ئەوە کرد خەباتی پەرلەمانی ئەو بارودۆخەکەیەتی کە بینی ومانە ئەمنیەتی هەرێمی کوردستان و مەسلەی ئەگەری دروست نەبوونەوەی شەڕی ناوخۆ ئەمەش بۆ خۆی دیوێکی تری بابەتەکەی لەم نێوەندەیە چی بکرێت بۆ ئەوی ئەم بارودۆخە گۆڕانکاری تێدا دروست ببێت ئەمن پێم وایە دەنگی ناڕازی و ئۆپۆزیسیۆن بەڵام یانی ئەو ملەتە نەخەڵەتێنرێ ئاوابی بۆ مەساڵحی خۆت ینی گوناحە بەڕاستی ینی من ئەوەنەجا دیقەتە دەم بە حزب بە کەس بە نەفەر بە پەرلەمانتار هەمووی خەریکی هەڵخەڵەتاندنی ئەو ملەتەیە چاواشیانەکە لە پشتەوە گرێیە ڕەبتی کردووە بە شتێکەوە لێرە قسەی بریقدار و پۆستی عجیب تۆ لە پشتەوە شتێترەکەی شتێکی ترت کردووە ئێوەواتان ڕەبردووە بەڵێ وەکو کۆمەڵی دادگەری ئەوە ئەرزوو ئەوە گەز بڵێن کێ بەڵگەیەکی هەیە بیخاتە ڕوو لەسەر کۆمەڵی دادگەری ینی وەکو کۆمەڵ وەکو خودی کۆمەڵ ئەگەنا کۆمەڵیش لە انتخاباتە بینیتان 150 بە تەزویرەوە تەبان ینی خەڵکێکی زۆری هەیە کۆمەڵی دادگەریش لە نێوانیشا خەڵکێکە بێت لەو جۆرە بێ ئەوە ئەکرێ ئەکرێ خەڵکێک هەبێ ئەوە نەبێ ینی دوجار ناتوانێت لە ژێر فشاری دیسپلینی حزبی کۆمەڵا خۆ بگرێ هەمانە ئێستا ئێمە کەوێ ئێمە بڕیارێکمانەیە بڕیارێکی کۆمەڵی دادگەریە لە سەرەتا و 2005 لە عملی سیاسی بیتە پەرلەمانتار نیوەی موچەکەت یعنی تۆ بۆ دارایی کۆمەڵ تا ئێستا 190 خەڵکی ئێمە پابند بووە لە وەزیر لە پەرلەمانتار لەوانە بەڵام 100 هەیە لەبەرەوە وازی لە کۆمەڵێ ناوی بۆی پارەکە هەمووی بۆ خۆی بخوا چکە زۆر قورسە لای 8 ملیۆن وەرەگرێ سێ چوارێکی بنێرێتەوە بۆ کۆمەڵی دادگەری هەیە فەشەلی هێناوە لەسەرەوە کە من ڕێی خۆم وایە کێ لەسەرەوە فەشەلی هێناوە لە کۆمەڵ دەرکرێ و لای جەماوەریش خۆشەویستە بی چۆی ئەمڕۆ نەیتوانی بەرامبەر ئەو پارەی کەوەری ئەگرێ نیوەی بگەڕێنێتەوە بۆ حزبەکە تەمان هیچ حزبێک وا ناکە بەڵام تۆ باسی کۆمەڵەکەی کۆمەڵ ئێمە تا ئێستا ئاوا هێناومانە موچەی پلە بەرز نیوە نزیک نیوە لێ دەبێ بهێنێتەوە بۆ دارایی کۆمەڵ هەیە لەوێ پرسیار میلەکەی بڵێ کۆمەڵ بەڵێ هەیشە لە ناو کۆمەڵ پابندی ئەو سیاسەتەی کۆمەڵ نییە ئەشکرێ بۆ شتێکی وە یەکێک بەڵگەی نەفرێکم بۆ بێنێتەوە بەڵام من لێرە و تەبێژی کۆمەڵی دادگەریم باسی سیاسەتی کۆمەڵی دادگەریت بۆکەم ئێمە هواشایەتە نامانوێت نەک لە یەک کەس لە جەماوەری کوردستان لە هیچ کەسێک ینی خیانەت بکەین و فرتوفێڵی لێ بکەین دەوانێت خزمەتێکی ئەو ملەتە بکەین و هاوکاری خەڵک بین و خۆتان نەزانن کۆمەڵەوەندەی بەو بێدەرامەتی خۆشی توانیوەتی خزمەتێک بکە و هەندێک بنکەی تەندروستی لە هەندێک لە شار و شارۆچکەکان کردوێتەوە و لێرە شۆیڵەم و زۆر جاری شوتمە هەندێک جار بۆ تۆمەتبارکردین کە ئەوش بزنسێکە بەخوا بۆ کۆمەڵ بزنس نییە دەستگایەکمانێ دەستگایەکی خێرخوازی لای ئێمە وەقفە لای ئێمە ئیسلامی وەقف یعنی حرامە دەستکاری بکەیت زۆر باش مادەم پێشتر باسی بەڵگە و ئەوت کرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا قسە و گفتوگۆ و بڵاوکردنەوەی وتار و وەڵامکاریکی تونج لە نێوان ئێوە وەکو کۆمەڵی دادگەری و پارتی سۆسیالیست دروست بوو لە دوای بڵاوبوونەوەی بەشێکی دیکە لە یادداشتەکانی بەڕێز محەممەدی حاجی مەحموود
ماوەی 2 مانگە ئەم بەشە یاداشتەکانی بڵاو بووەتەوە کەس قسەی لەبارەوە نەکردووە دوایی بڵاوبوونەوەی 2 مانگ اینجا ئێوە بەشێکی یاداشتەکانی دەبێتە بابەتی گفتوگۆ بە تایبەت ئەو بەشەی کە لەسەر کۆمەڵی دادگەری قسە دەکات کۆمەڵی ئیسلامی ئەو کات لە دوای تێپەڕبوونی 2 مانگ بەڕاست ئێوە کتێبەکەتان نەخوێندبووە دوای 2 مانگ اینجا ئەم بابەتە بڵاو بۆیان بۆچی کەسێک پێشتر پێشوەختە وەڵامی ئەم بابەتەی یان ئەم قسەکردانەی بەڕێز محەممەدی حاجی محمودی نەدای چۆنە براکەم کوردستان پڕ بووە لە یادداشت وانە هەموو کەسێ لە سێ یادداشتە نووسێ و بیرۆوەریە نووسێ و هیچ سیاغەیەکی ئەلمی بۆ نییە ینی هیچ وەک بڵێ ئوسوڵێکی ئەلمی ناپارێزرێ لە نووسنی یادداشتە ئەوە حەقیقەتێکە ئێمە کاکە هەموو بۆ خۆی نووسیوێتی بەڵێ زانیومانەوە و پێمانوتراوە خوێنراوەتەوە بەڵام پێمان خۆش نەبووە لەم دۆخەی کە جەماوەر تێدا ئێمە بێن ینی ئەوە زەقینەوە لێ ئەلام و دەستکەینە قسەوتن و مەکاکە هەموو سۆشیالە سوار کەسایەتێکی تر لە کوردستانە ڕێز و حرمەتی خۆی هەیە لامان بەڵام ئەم ینی خارج ئیرادەی ئێمە ئەمە ئیبراز کرا لە سۆشیال میدیا بەشێک لەوانەی کە بابەتەکان ئیبراز کرد کادری بزوتنەوەی ئیسلامی بوو پێتان وایە ئەم ئیبرازکردنە پەیوەندی بە بارودۆخەوە هەبێت کە پێشترەوە لە بزوتنەوە جیابوونەتەوە بەڵام من نەزانم حەملەیەکەیە دش بە کۆمەڵی دادگەری وەک بڵێ مەبنایی ئەو هەڵمەتە لە سۆشیال میدیای سێبەر دش بە کۆمەڵ و سەرۆکی کۆمەڵ مەبنای ماواقفەکانی کۆمەڵی دادگەریە هیچ پەیوەندیەکی بە جیابوونەوەتان لە بزوتنەوەی ئیسلامیەوەی بە تایبەت ڕووداوەکان کە منە زانیاریم نییە خەڵکی بزوتنەوەی ئیسلامی ئەو شتە زەق کرد بێتەوە بەڵام ئەکرێ لە نێو بزوتنەوەی ئیسلامیش کۆمەڵی دادگەری ناحەزی هەبێ ئەوە حەقیقەتێکە بەڵام باوەڕ ناکەم ئەو سیاسەتی بزوتنەوەی ئیسلامی بێ کە ئێستا ئەوان کۆنگریان گرتو لە نێو خۆیان دۆخێکی نەخوازراویان هەیە تەسەورم نییە ئەوان ئێستا بڕۆن دێشت لەوە پێیان خۆش بێ چۆ پێیان خۆشە ینی خەڵکێک بە کۆمەڵ هێ ڕشکا و قسەکە ئەوانە ئەوە واقعەکە بەڵام باوەڕنا نەمزان زانیاریم نیە کە تۆیڵی بەڵام لێمە پرسی بۆ ئێوە باشە کە سۆشیال من نەمزانیا کە زانیاریم نییە ینی بۆی تیامی کەس نەکەم لێرە ئێمە برایانی بزوتنەوەی ئیسلامی وەکو حزب و وەکو خەڵکەکان ڕێز و حرمەتیان لا ئێمە هەیە لەوەی لە نێویانە هەبێ ڕقوقینی هەبێ و کە کۆمەڵ مەسەلەن بێمەڵێن کۆمەڵمان ڕاگەاندەوانە لە ئێمە جیابوونەتەوە وانی حەجمی ئەو خۆیان و ئێمە لە ڕۆی ئیسلامەکە هەم برایەکین وانە بە حەجم و شت نییە ینی ئیسلامی و دیندارەتی بە حەجم و بە پێگە نییە وەکو ڕۆی ئیسلامی برای ئێمەن کەسی ئێمە خۆشەویستی ئێمەن وەکو هەیەیانە ڕقی لە ئێمە و پێی خۆشە و بابەتێکی وای کاکە هەمە ئەوش فووی پیاکە بەڵام فووی گەورە لەوەوە کاکە ئێستا ئیمپراتۆرێتێکی هەیە لە سۆشیال میدیایە لە کوردستانە بەتایبەت لە سۆشیال میدیای سێبرە لە ڕاگەندراوەکەتانە باستان لە وەرگرتنی پارە بڕێک پارە کردبوو لە یەکێتی ئەو کات بەشێک لە خەڵک ئەمەیان باسکردنی ئەم وەرگرتنی پارێ وەک خەڵێکی لاوازی ڕاگەندراوەکەی بەڕێستان وەصفی کرد بەشێکی دیکە ئەمە تەنیا بۆچوونی چەند کەسێکە با بڵێن بەشێک لە خەڵک بەشێکی دیکە پێیان وا بوو نەخێر ئەمە بەمەبەست باستان لەو وەرگرتنی پارەیە کردووە مەبەستان بوو بێت گوایە کە ئەو کات بزوتنەوەی ئیسلامی ئامادە بۆ پارە لە یەکێتی وەربگرێ ئەمە خۆی ناوەڕۆک ئەسلی بابەت ئازای چۆنە خۆی خەڵک تۆ کە ڕێکەوتنامە باسەکرێ هەر ڕێکەوتنامێ بە شوێن و بە تاریخ وانە شوێنەکە ساڵەکە ئەو ینی ڕێکەوتنامە جیهانیانە هەمووی مەسەرەن ئەڵێ لۆزان بۆنەوە نیە شوێنە وایەنە کە تۆڵی تەهران ساڵی چەند 97 ئەم ئیتفاقی 97 تعدیلێک کرا من شۆ لە پێیان بەڵگەنامەکەم خستە ڕوو تەوقعی 4 کەسایەتیم خستە ڕوو تعدیلێک کرا لە 2001 لە مانگی دەی مانگ تا 15 مانگ لە تەهران وەفدی ئێمە کە مامۆستا شێخ محەممەد بووە وەفدی بزوتنەوە مامۆستا مەلا عەلی بووە
وەفدی یەکێتی کاکۆسرت بووە، نمایندەی ئێرانی سەیفوڵایی بووە، ئەمانە ئیمزایان کردووە لەسەر تعدیلێک هەروان نووسراوە لە چوارچێوەی ڕێککەوتنامەی تەهران تعدیلێک کراوە لە ڕێککەوتنامەکەیە. ئێمە پێی ئەو ڕێککەوتنامە دوای ئەو تەوقیع مانگی 2 میلیۆنمان وەرگرتووە. ئەمە من وەڵامێک بوو بۆ ئەو 25 دەفتەرەی کە باس کراوە کاکە ئێمە حەیە عەلە سەلا لە مانگی 11 اتفاقەکە لە نیوەی ناوەڕاستی دەکراوە لە مانگی 11ەوە ئیتر لێ حکومەتی سلێمانی لە ئیدارەی حکومەتی سلێمانی ینی حکومەتی یەکێتی خۆ ئەوە ئاشکرا لەوێش حکومەتێکە بوون پارتی ئەوەی لەو حکومەتە بەشدار بوو لای پارتی میزانەیەکی وەرەگرت. ئەمەی لە حکومەتی یەکێتی بەشدار بوو میزانەیەکی وەرەگرت. پێشتر اتفاقێکە بزوتنەوەی ئیسلامی بوو کە کۆمەڵ ڕاگەیەنرا نووسراویشە لە پێشەکی اتفاقەکەیە لەبەرەوە کۆمەڵی ئیسلامی ڕاگەیەنراوە. جا ئێمە بەڵگە بۆ ئێرانی بۆ یەکێتی سەلمێنرا حەجمی کۆمەڵ چەنە؟ ئێمە لە مانگی 11 2001 تاکو 1/4/2003 مانگی 2 میلیۆن دیناری سویسریمان وەرگرتووە. ئیتر کاکە حەمە پێویست ناکات تۆ بڵێ 25 دەفتەر دۆلار و نازا ینی ئەوە ئەو بەڵگانە گرتویانە هەردایانەوە 25 بسەلمێنن. سەم بەیانێ من لە سۆشیال میدیا بینیم نازان بە ناوی برادرانی سۆسیالیستە بڵاو بۆتەوە گویا لە بەعس نە لە یەکێتی نیە لە بەعس 25ەکەیان وەرگرتووە. کتابێکی عەزادوری تەزویر کراوە لە خوارەوە ئەوانە جوان نییە. خاڵێکی کە ئێمە ئەو مەنتیقەمان کە چۆڵ کردووە لەسەر چۆڵکردنی بارەگاکانتان قسە هەبوو لەسەرەوەی کە لە بەرامبەر بڕێک پارەدا چۆڵتان کردەوە ئەوە درۆیە ئەوە درۆیەکی زەقدارە ناشرینە بۆ کەسایەتیەکی هەر کەسایەتێک بەیانی یەکتر ئەبیننەوە. دەبێم سەرۆک حزبانە تا ئەکرێت لەگەڵ یەکە بە ڕێز و بە حورمەتەوە باسی یەک بکەن و شتیەک بنووسنەوە. چۆ ئێمە شت هەیە ینی مێژووی ئەم سەرکردانە ئەزانین ئێمەش حزبێکی سیاسی خەڵکمانەوە نییە خەڵکمانەیە زانێ و سەرکردەی لەدایک بۆ چۆن بۆ دوای چی کردو دوای چی کردو دوای چی کردو هەمووی ئەزانین. ینی مەسەڵەن مام سەعدی باپیر پێش ڕاپەڕین لەگەڵ مام جەلال کۆ بۆ تۆ لە کاک مەسعودی بینوێ لە ئێران ئەوە ینی دۆخی خەڵکەکە ئەزانین کەسایەتیمان بینوێ سەرۆک عەشرەتمان بینو ئەسرار و نیەنی خەڵکمان لایە بەڵام جوان نییە تۆ کۆمەڵە شت بڵێ کە ئەسڵ و ئەساسی نییە. یەکێ لەوانەیە ئەوەیە ئەو منتیقەمان چۆڵ کرد بیسەلمێنی کەوانە یان باز لە نهێنی ئەوانیش بکەیت. من باسی نهێنی کەس ناکەم باسی نهێنی کەس ناکەم هەم دینم هەم ئەخلاقی سیاسیم ڕێم نادا گەنا نهێنی خەڵکم لایە لامانە بەڵام ئێمە سیاست بە ڕەتفعل خراپە تۆمەتێک لەسەر جاری کەسێک بەرامبەر کۆمەڵ بەرامبەر کەسی یەکەمی کۆمەڵ خراوەتە نێو سۆشیال میدیا ڕوونەکەینەوە. کاک محەممەد ئێوە ملیارێکی 200 میلیۆن دینارتان لە بەرامبەر بردومانەکە و ئەو زەرەر و زیانانەی کە کردتان لە یەکێتی وەرگرتووە. هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکیەکان بردومانی ئێوەیان کردو بۆچی پارە لە یەکێتی وەرەگرتنەوە بۆ قەرە بوو؟ یەکێتی و ماڵانەی دەست بە سەراگرت ناوچەکە تەسلیم ئەمریکا نەکرا تەسلیمی دوجارێکێتی هێزەکانی لە بەرامبەر بردومانەکە وەرتانگریان دەست بە سەراگرتنی ماڵی حزب نییە ماڵی کەسەکانی حزبە هەزار عایلەمان لەو منتیقە ئەوەی کردو ڕەشڕود بۆ هەندێ بلۆگی خستۆتە سەر ماڵی وایە 5 وەرەقەیە ینی ملیۆنێک ئینەکەی بووە زۆربەی ماڵەکانی ئێمە تاویزەکەی ملیۆنێک بووە ئەو خەڵکی خوڕماڵ شایەتن خۆی ئمە تاویزی بنکە و بارەگای حزبماوە نەکردووە تا ئێستا یەکێتی قەرزاری ئێمە لە کۆمەڵی بنکە و بارەگادا ئێمە ماڵی ئەو خەڵکی کە جێمە لە 2005 دوای هەوڵێکی زۆر کە یەکێتی وەرن یان ماڵەکانە ڕۆینەوە کاکە ڕۆینەوە ماڵی خۆمانە فرۆشێت هەمان پێوتون نکاکە خۆزی ئەمنی منتیقەکە و نابێ و دەیڤاش وەرن لێمان بکڕن لیان کڕوین ینی لیان کڕین و بەکڕین و فرۆشتنی فەرمی بەڵێ ئەو نوێنەری دارەی گشتی و هاتوون لژنەی ئێمە و ماڵی ئێمە هەمووی لە بازاریش کەمتر ئێستا خانوەکەی من ینی کە فرۆشتمە لەو کاتەیە تقریبن 50 میلیۆنیە کرد 13 میلیۆنم وەرگرتووەتەوە بەڵام
سەدان پێشمەرگە ئێمەش ملیۆن و ملیۆن و 500 و 600 چونکە ژوورێکی کردبوو لە خوڕماڵە لە گەڕێکێکی خوڕماڵە ببوورە بە ئەو پرسیارەکەیتەوە بۆچی بای 50 ملیۆن بوو هی من لەسەر جادەی ئەحمەداوا بوو کوڕی بووم خۆ کات ینی هەمومان پێشمەرگە بووین من هەر لە باوکەوە شتم بۆ ماوەوە کەسابەتم بوو توانام بوو من لە هەڵەبجەش خانوم کوڕیەوە لە توان هەمادیەکەی خێزانەکەی خۆت بووە نەکی من باڵە باڵە لە نین حزب نەبووە ئێمە هەڵەبجەمان جێهێشت خانوم هەبوو لە هەڵەبجە جێم هێشت لەبەرەوەی لەگەڵ بزوتنەوە نەکەوینە کێشە و گرفتوانە هاتمە خوڕماڵ خانوم کوڕیەوە و کەسابەتمەوە ئەوە قەزمەوەی ینی هەر یەکەمان کە تاویزیشی وەرگرتوێتەوە لە ئاستی بازار نەبووە و کاتە لە خوڕماڵە کەمتریش بەڵام بۆ هەردوو لامان وا باش بوو ئەم هەموو پێشمەرگە بچنەوە ماڵ و حاڵی خۆیان یەکێتی دۆخێکی خراپ دروستە بێ باش ئەی باشە چی بکە دەورن لێمان بکڕن هاتنە سەرەوەی لێمان بکڕنیتی بۆ خۆیان نازام دایان فرۆشتیانەوە چیان لێ کرد خۆیکە دیگە فرۆشتی بێتەوە قانجازی زۆری کردو بە خەڵک ئەگەر فرۆشتی بێتەوە بە خەڵک من نازانێکێتی چی لێ کرد بەڵام ئێمە ئەوە ماوەرگرت بۆیە ینی ئەمە 2005 بووە سەحبەکە 2023 بووە مانگی سێ وانە ئەم دوشتە لە یەک جیایە بەڵێ ئێستا مەسەلەن بۆ سەحبەکەیکێتی بۆ هاوکاری کوردین کاکە حەمەژە نووسێتی گڵابۆ و لە شاری سلێمانی و گڵابە و شت و ئەویان ناردەویش ئێمە نوێنەرێکمانە بوو کاک جەمالە شەرەف و لە وەزارەتی ناوخۆ ئەو نوێنەرمان بوو لێرەوە ئەو کاراسانیانەی کردووە ئێمە ینی بەڵام وەڵا 25 ئەمە جوان نییە کە 25 دەفتەر درراوە بۆ چۆڵکردنی ئەو منتیقانە و وەڵا بۆ براکان کاکە برای ئێمە بە حەی عەلە سەڵام منتیقەکەمان جێشت تۆ ئێمە خۆ لە شەڕان نەبووین بەرنامەی شەڕ نە لەگەڵ یەکێتیانە لەگەڵ ئەمریکای نیەمە نەبووە برا دەرانی جوندل ئیسلام و ئەنسار ئیسلام بوو دوجار ئەگەر کەسێکی جەزەتانەوەمان لێداوەڵا ئەی بۆ نەمانەوە شەڕ بکەن و باشە بمانایەنەوە شەڕمان بکردایە منتیقەکەش تیا چوایە قەسفێکی زیاتر و هاوڵاتیانی خوڕماڵ و منتیقەکە و دوایش دەرەنجام حاڵی ئێمەش وەکو ئەنسارە بوو خۆ شەڕی ئەو شەڕە بەو شەڕی جەبهەی و بە تەیارە و بە تۆماهۆک و ئەوە خۆ نەکرا خۆ دیار بوو ئەستراتژیەت و تەکتیک و هەموو بەرنامەی ئەنسار بەس شەڕ بوو خۆ هەر دوجار ئەوەی کوژرا ئەوەی ئاودی و ئاودی بوو خۆ حقیقەتە شتێک نەمان لەناوی ئەنسارەوە دەرفەتم زۆر کەمما وەکو دوا پرسیار باز لەوە دەکرێت کە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو کات پێش وەختە لە ڕێی چەند کەسایەتێکی دیارەوە ئاگاداری ئەوە کراونەتەوە کە ناوچەکانتان بردومان دەکرێت هاوشانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەنسار بەڵام ئێوە چۆڵتان نەکردووە ئەمە تا چەند ڕاستە بەڕاستی ئێوە ئاگادار بوون لەوە بە تایبەت خودی مامۆستا عەلی باپیر ئاگادار کراوەتەوە ئاگادار بووین منتیقەکە ئەنسار قەسفەکرێ من ئاماژەم پێداوە ینی شەوی قەسفەکە بە 3 ساعت پێشتر نامی مامجەلال هاتووە بە مامۆستا شێخ محەممەد و ناوەڕۆکەکەیمان بوو هاتووە بە بروسکە چونکە ڕێگان نەبووە و ئێمە گەیاندومانە بە مامۆستا عەلی باپیر کە باسی وەکاک لە عێراق درێ احتیمال ئەو منتیقە بگرێتەوە و برادرانە بگرێتەوە و بوریابن پرشکیش بەر ئێوە نەکەوێت ئەگەر نا ئەمەی وەڵام منتیقە چۆڵ بکەن من باسم کردو بە تەفسیل ینی ئێمە پێش ساڵێ لە قەسفەکە گفتوگۆمانە بووە چونکە ڕۆژانە دزیک بوو ئێمە ئەنسار بێتە شەڕماڵ لەبەرەوە لەگەڵ یەکێتی توان کاکە ئێمە منتیقای گوازینەوە نەگەیشتنە نەتیجە چکەوان هەندێ مواقعیان دیاریە کرد ئێمە داوان دێ مواقعی ترمانە کرد لەبەرەوە ینی وتراوی وەڵا حەل لێتان نەدرێ بە تەکید و ئێمە چۆڵ نا هەندێ بنکەوبارەکەمان چۆڵ کرد ئەو شەو لەسەر کە نزیکی خەتی ئەنسار بوون چۆڵمان کردن بۆی وتمان پرشەکە ئەخر مەکتەب عەسکەری لەناو خوڕماڵا بوو لەناو خوڕماڵا بوو ئێمە وات لەو نامانە ینی نامەیەک نییە بڵێ لێتان نەدرێ یەک نامە ینی بەڕوونی ئاگادار نەکرابوونەوە بەڕوونی ئاگادار کرابێتەوە کە لێتان نەدرێ و لە کۆمەڵی جەدرێ ئەوە لە احتیمالە من و تۆ گفتوگۆمان کردوێ خوێندنەوەی من و تۆیەک لە خوڕماڵ وا بوو بێ کە بەڵێ لە ئێمەشە درێ بەڵام وەکو حەزب گەیشت بێتەوە قەناعەتە
ئەو قەنەعەتەی نەبوو ئەمەش لەوەیە لە خوێندنەوەی سیاسیە لاوازی بێ وەڵام ئەوە حەقیقەتە بەس شتێکی بەڵگەدار هەبێ کە لێتانە درێ قەت ڕخنەی خۆتان کردووە لەسەر ئەمە نییە باشە گەر لێمانە درێ کێتی کوتوبێتی یان کاکە حەمە و توێتی کاوسێمان بوو لێمانە درێ کێ موقعەکانی پێداون کێ موقعەکانی داوە دیارە کێ لەو نزیکە بۆ موقعەکانی داوە کێ موقعی مەقەڕاتی ئێمەی داوە تانەوێ بڵێن من خۆ سۆشیالیست فەرعی بوو لە یەکێتی ئەو کات سۆشیالیست ئێستا دۆستی پارتیە ئەو کات لە ژێر فەرمانی مام جەلالا بوو ژێری فەرمانی من ماگوێم لە مام جەلال توێتی پێشمەرگەی خۆمن پێشمەرگەی خۆمن لە توێژێک ئەوتمای بوو بۆ سۆشیالیست ئاوە تێوە پێشمەرگەی خۆمن گفتوگۆمان بوو لە قەزەی گردی گۆوانە بوو من خۆم لەو مەجلیسا بووم کە مام جەلال وای وت ئەو حەقیقەت واقعەکە کێ مواقعانە ڕاستینێکی بە قورآن وا بوو ناوەڵا ئاوا بوو خۆ شتێکی نەبوو تێوە لە فەرماندەیی موچە و شتوینیان لە فەرماندەیە واقعەکە بەڵام توخوا با من یەک شتێکی بم ئەم هەموو ئەمە دەستێکە ئەم لاپەڕانە هەڵەداتەوە ئەم دەستەیە بۆ و خەڵکە مەشغوڵکە بە شتی لاوەکیەوە مەشتی لاوەکین شتی باسی 20 ساڵ پێش ئێستا ئەمە هەڵدانەوە و وینی و خەریکردن و گەوجاندنی خەڵکە بە شتێکی لابەلا بۆی گرانی بەنزین گرانی نەوت نەبوونی موچە مردنی خانەنشین لە وەرگرتنی موچەدا ئەوانە لەبیر خەڵک ببرێتەوە ئەمە سیاسەتێکە لە عالەمە پەیڕەوە کرێ و برادران ئێمەش زەمەنی عولەمەیە زیرەکن ئەوانش ئەم سیاسەتە پەیڕەوەکەن زۆر سپاس بەڕێز محەممەد حەکیم و تۆبێژی کۆمەڵی دادگەری سپاس بە ئەو دەرفەتە سپاس بە ئێوەش بینێرانی بەڕاست ئێوەش شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.